في معي لا محمد أقل ما واسوق دموعهم هم خلقك خوش سوتي لك هم دولة سوتي لك ودولة أنا كربو أنا خالد محمد حربي كربا قادر صلى الله عليه جاري دولتي كربا شوبا فرمان هذيك الذي يديك شاي كربا أنا شاي هاك شوبا لا عميك كربا شنو قال محمد خلاص قاضي محمد خدا يستي كمال ما محفوظ بيني وكي وبكل بيت السنبلي قاضي محمد يجوك في شوال كردستان شهيد منه أخواني خوي خوش توا يا قاضي محمد شو في أرتشوا أما أوشي كتشوف في أرتشوا أول زور كز بنقطين زعفي لأن هم نقطين زعفية قاضي محمد تستي أويلة أوريز ذكرية لما هبات تكلمت وعشان تكان بينه صبر تعالى بكلمه خلط كشري وأمانة تجربة وش يهبوا إيمان قرآنه؟ لا تجربة سيروش بيشتري بيشتويتي آذرين توريزة بيشش هزار نفرين نكش هل بيكترين خلق بكش ندا عشان تكان هذا صبر تعالى ذكرية نبي قلت هم مشرك هو إما قاضي محمد نعم عندي برسينما ده بعقل خمان قاضي محمد بعقلي من كأنه أرتش بوشي ويلشكري بيت صبر وصبر طالب تاني باش كدوش وقت تسليم نبو باجوي كذاني فلان يكردونا داد قادة مقاومتي كردوها أصلا هيد زعفي كنشان نداوة وقال باش بوا وقاضي محمد سنبولي مليتي كرد جي ريزة جي احترام جي هم بون تقديرك أمانة عين ودان وقال الزعفي شيء وك همو كسيك أولي بشتارك ده كم هوي ده كم ومعنى مصطفى فن مجالي شو تكفوا دوای وەکە کۆمارە دیوەنی هەموو هەڵدێن بۆ ولا جەماعەتی خەڵگەنی عێراق و جەماعەتی خۆدەشارنەوە یا جەماعەتێکەوە دەکوژن بەڵام دیار هەر بە مەحسوبە کە ئەو کۆمار تێکچۆ چۆتە عێراقیە خۆی بەلای حیزبی دیموکراتەوە قەت نەچوو یەک ڕۆژی لە ڕۆژان نەچوو ڕۆژێک لە ڕۆژان حیزبی دیموکرات نەبووە کۆنەبێ ئەوەی لە ئازە دەستگای وانێکدا بوو بێ لە دەستگای کۆماری مەهاباددا بوو بێ هەمووی حیزبی دیموکرات بوو بێ ئەوەی بزانن زۆر کەسێ تەجدیدی بەیعەتی نەکردەوە بە حیزبی دیموکرات مامۆستا ئەو جەماعەتە لێ معلوم نییە لە کۆمەڵێژە کابدا ناوەڵڵا ئەخ زۆر نووسەر مەسەلەن نێویان بردوون مەسەلەن تەقسیمیان بەڵام ئەم پێم وابێ ئەسڵ و ئەساسی نییە هی زۆرێک لە نووسەرە بەتایبەتی کریس کۆچێرا ئەوانە هەر بوا بوو خۆی کەشکی بۆی چۆ زۆریان درۆ دروست کرد بۆ زۆریان ئیشتیباهات کرد بە سوال دەنووسێ زۆر کەس لەسەر کۆماری مەهاباد بۆزیە نەزانە تا حیزبی دیموکرات دەنووسن لەسەر قاسملوو دەنووسن خۆ هەمووی سەحە نییە وڵا درۆی دەکەن زۆر جارە زۆر دەفە قاسم دەبێت شەیتان زۆر دەفە دەبێتە مەلایکە هیچیان نییە قاسملوو ئینسانێکە و ئینسانێکی باسواد بوو کورد بوو دکتور بوو نقاتی ضعفیشی هەیە خزمەتیشی هەیە موسبەتیشی هەیە مەنفیشی هەیە درۆشی بەدەمەوە بۆ هەڵدەبەستن درۆی بەدەمەوە هەڵدەبەستن درۆی بۆ دەکەن و درۆشی بۆ هەڵدەبەستن هەمووی وانە ئەوەی حیزبی دیموکرات دەڵێ کەس نایەرە بڵێ پشتی چاوی قاسم برۆیە وانە ئەوەی جەماعەتێک دەڵێن قاسملوو خەیانەتی کردو چی بۆ ڕۆژ ئەوەلار خائین بوو ئەنەش هەمووی درۆیە نەما ئینسان دەبێ واقعەن ئینسافی بێ من مریدی قاسملوو نیم پێشما قاسملوو نقطەی زعفی هەیە زۆریش کەیتێک لە نقطە زعفەکانی ئەوەی نەیهێشت ئەسەن نەیهێشت لە حیزبی دیموکراتدا خەڵک دروست بێ هەمیشە وای کرد غەیری خۆی هیچ کەسێکی دیکە
ئەسەن نەبێنە بەڵام چۆن تۆ پاش 16 ساڵە هاتوویەوە هەر ئەو ئازانەی کە لە پێشدا بوون هەر ئەوانەیە کواچێ دروست بووە هەر کوشتنەکەی مامۆستا نە کوشتنەکەی نەنا هەر کەس نەیزانی هەر ئەو کەسانە کە لە حیزبی دیموکرات پێش کۆماری پێش ئینقلاب هەر ئەوانە نین کە لە دەرەوە بوون و هاتوونەوە یا لە زیندان بوون 3 نەفەر ئینسانی وێچوون بۆ بدۆ زۆر لە دەوەران لە ژێر سای قاسملووە پێگەیشت بێت نییە تا ئەگەر قاسملوو لەگەڵ ئەو هەموو سەواد و دنیا دیتن و ئانەوە دەبوو مەکتەبێک دروست کات 200 نەفەر حیزبی دیموکرات بۆ ڕۆژی مەبادا ئامادە بکە بۆ ئەن 200 کەس کاندیدی سکرتێر بێ کاندیدی سکرتێر بە 1000 کێشێ درۆزیەوە بۆ نادۆزرێتەوە بۆ نادۆزرێتەوە چون بۆ ئەوە ئەوە گەورەترین عیبە هەمیشە چکۆری دەکردنەوە تحقیری دەکردن یا زعفی لێوەردەگرت نەخۆ ئەمە ناتوانێت بڵێ قاسملوو هیچ دەکشی مثبەتی نەبووە وەڵا حیزبی دیموکرات لە ئەوروپا بە قاسملووە نووسراوە یعنی قاسملوو پێشدا دەیانگوت ئەوە حیزبی قاسملوو نەیان دەگوت قاسملوو سەکرتێری حیزبە ئەلانیش هەروایەوە مامۆستا ئەتۆ لەسەر پەیمانی سێ سنوور چ دەزانی من لەسەر پەیمانی سێ سنوور هیچ نازانم هە بیستومە ئەوەی بیستومە هەروە خەڵقم بیستۆ شتێکی بۆ خۆم شتێکی مشەخەز ناتوانم ئاوا بووە ئەمە قسەم زۆر بیستووە هیچ ئاگاداری ئەعزاکەی نیکرد ئەوەی کە کوتراون هیچ بەڵام ئەوەی کە ناوەڵڵا من چونکی لەو باردا تاقیقم نەکردووە وە شتەکەش ئەو وەختی بە خەڵکیان نەدەگوت بەخصوص کە من دواش وەندەدارم قازی عەبدولوهابێکێک بوو لەوانە زۆر شت لە کۆمەڵەی ژێکاف نامەچوور ماوەتەوە یەک لەوەرەوە حیزبی دیموکرات ویستوویەتی ئاسەواری کۆمەڵەی ژێکاف بشواتەوە لە هیچ شوێک نەوینە بێ یەکێک ئاعزای کۆمەڵەی ژێکاف قسووریان کردو پاشەوە کە کۆمەڵەی ژێکاف بۆتە حیزبی دیموکرات دەچم پێیانەوە مەسەلەکە خاتیمە بدرێ باشە مامۆستا بگەڕینەوە سەر دەورانی تازە من خۆشم ئاگادارم کە ڕابطەی زەبیحی و مامۆستا شێخ زەلالی بەقووەت بوو ئەو ڕابطە لەگەڵ دەفتەری جەنابەتدا بوو یار بۆ خۆیان وەڵا لەگەڵ دەفتەری من بوو لە ئەوەڵەوە ئەما خۆ بۆ خۆیان کەین و بینێکیان بوو کەین و بین نا ئەوان لێک نەزدیکتر بوون تا لەگەڵ من چونکی ئەو جەماعەتی لە دەوری من بوون نانێژمەوە زەبیحی لە من نەزدیک بێت یعنی ئەوە حاڵەتێکی وای کەوتەوە کە حاڵێکی دروست کرد بوو ئەسەن دوژمنایان لەگەڵ ئەسەن نایاندەهێشت یعنی ئەوانە چونکی بە حەقیقەتی پێ ئەوانە لە خزمەتی کۆمەڵەدا بوون کە ئەلئان ئەگەرەوە بڵێم دیارە خۆی ئەمە ئەلئان دەزانم وەڵای هەرچی کردویان لە ئەوەڵ تا ئاخر کۆمەڵیان کرد بەڵێ هەمووی بۆ کۆمەڵیان کردووە لەو دوایش ئەوی کردویانە بۆ کۆمەڵیان کرد بۆ معلومیشە پاشا معلوم بوو کە کۆمەڵە هەموو تحریکاتی کۆمەڵە بوو کۆمەڵە کەمەوە لەگەڵ وانێک بوو ویستی هەموو دۆستەکانی خۆی لەبەین بەرێ هەم من هەم کاکسەلا هەم فڵان هەم فڵان بە هەر یەکەی بە شێوەیەک قوڵە جوماڵ و کۆمەڵە بوو یعنی جیا لە ڕابطەی دەفتەر و ئەوە بۆ خۆیان دۆستایەتێکی شێخ جەلال کەسی دەور نەبوو مانێ لە کۆمەڵە نەزدیک بێت مانعی ئەو بێکم ئاسا زەبیحی لەگەڵ شێخ جەلال ڕابطەیەک قەوی بێ یعنی دەتوانم ئەو قسەی بکەم کە مامۆستا شێخ زەلال دوای وەی کە سەلبی ئومێدی لە دەفتەر کرد بەرەو حیزب دروستبوونی خۆی چوو مامۆستا یعنی ئیستنبادێکی دروستەوە نانە دروستە ما شێخ جەلال ئەم پێم خۆش نەبوو حیزب دروستکا پێشم بوو دروستی مەکە پێم وا بوو مەلا شێخ جەلال ئەژدار ئینسانێکی توندە ئینسانێکی تووڕەیە ئینسانێکە هەرقەین بیر ناکاتەوەەوەدا ئایندە نیگەر نییە ما ئینسانێکی ئازای ئینسانێکی مخلیسە ئینسانێکی باسەوادە ئینسانێکی مومنە زان سفاتی گەورەی ئێزگار زۆرە
خيرە باسەوادە ئەمە زۆر سووی ئیسفادە لە دەکرێت منە شەزران کەسی وانە بوو مخالفی ئەو بێ کە مەوەسە زەبیحی لەگەڵ شێخ جەلال نزدیک بێ بەو مناسبەتە مەوەسە زەبیحی کە لە ساوڵا ڕۆیشتەوە ڕابطێ لەگەڵ من قەتە ڕابطەکە هەر لەگەڵ شێخ جەلال يعني هیچ دەفتەر و ڕابطی دەفتەر و زەبیحی نەما رابطة لقال من قال دفتر حلقتي الرابطة نبوة كي جوقت نبا كاغذ نبا غير كاغذ لقال من رابطي نبا باش ما مستام او دميق كان بيج يبون اشتكوا إلى ما مصا زبيحي بو بعضوي كده دفتري جناب ما مستواني راويجي السياسي شتي شو اتام بيدك ودون ابو يا خريج بو اصلا اشتكت دروس بكي بله كدروز نبو ما وصل زبيحي زور يدوار نبو يعني أو جماعة نداته هل بقول لك الحزب الديمقراطي نداته هل بقول لك الكومونال نداته لقال أو جماعة الدوري من بنا نداته بله هم بيوابنا صادقا براسي بله هم بيوابو قوانب وخوان اختيار اخوان دانية بله يعني أود قرأت أنه إجزاء في من السياسة ده بله كمان الآن ده زانم أجل أو شوش وشعور أو إيك الآن ده زانم أو زانم ما هالروش أول أو جماعتهم أصلا شون جماعة تيجي بو خلق كار كادي لقى دوري تدال أصلا وغيري من الآن ده زانم لسيا من لسياستك لو ذاك السياسة هم ده باكو أما أو باكي زوري زر من ده ولا زري شغلان شتاو ما راستفن سياسة دبي راس دبي أكل إنسانك سياسي باش بي نابي بيالي فير اللي بكن وقت نابي فير اللي خلبكن مشخص بدانيج لوجود دفتر ولوجود جنابك بليكان استفادة يعني هموش تكبوا حبزي كومالابو بله وقت كش أجر كومالا منصور حكمة بويكم زاني أمن مخالفتي دكم شديدا أجب بناو أكيديكا هر أو جماعتي بناو أكيديكا ودار كلمة حركة أكيديكا كومالا أوي عجال خوم كبر لازم بتوقتوا والله خم زوجتم بيستو زور برامدي زور جات هذا خو زوجتي كردو ناقر والله نخي نوع ناقر أما ديار خو زوجت كراوة ندبو بكري هر وقت حزب الديمقراط زوجتي كردو ندبو بيكا أمي زوجتم كردو أما إيمان حزب الديمقراط لا أمن لباكيو سادگی و توش أو مشكلات أبو بله الآن أو شيويك خلق سياسي من أو شيوانات هن رفتار بكم أما ديار زول جاران باشتر تيدك باشتر درب دكم الآن أجر أو وقتي كالآن هم أو وقتي أو ما ليش كده أنا جوري كدي كشي نوعي كدي كده زور مسألة فرق دك الآن لو هم كشمكش ولو هم الآن هم أول نمذاني جماعتي كبيركم براستي نمذاني جماعتي كبيركم هم فكر دك أصلاً يصير يكتر خراب أبكر مستوزر عادي بو أنا ما أقدر أقل نيكي وذلك هاد براستي بوابو حزب ديمقراط بخصوص بوابو صاد ما أنا بحدك معك إننا وياك ده أصلاً يخو من الزاني شو يمكن من السياسة أنا راسا من كرد ومدوستا كرداتي شو كرد وزربش ونسر كرداتي خواردو وراي رجيمي إيراني زوري ناخوش دويستم لدوايجنا ولا خمينيش أو هيك أما من أخو سياسة ما ولا نزاني من يجيب العلماء الدولة زمي سياسة دكان ترى اللعنة لدانا كاني اللعنة للسينا كان اللعنة للسي زور مفصل هموي خمني ما بوادر أنا هذا ضرب راس دكان السياسة بقى بيمانية بيش ما سياسة كردستان لو ملت الوقوتون إلى الآن ليرة فرقي زوري فرق هذا بر عليه باشق هم مشتب لا قالب السياسي لا تدري أما هرجديك ما خليت درودك ما هي تامن الله سامر صار الله درودك كان برودك برافو أيوه
هذا قصة بني جناب بلاودة بو هذا بديوالي ودك أيوة باشە جنابی مامۆستای ئەو حیزبەی کە قرار بوو دروست بکردێت یا دەفتەر بڵین مەڕامنامە و ئەساسنامەی بۆ بڵاو بێتەوە ئەوانە تۆ چیت لەبیر ماوە لەوەی کێ دەخارەتی ئەسڵی هەبوو دەونووسینەیدا مواظبي حنوسي بەڵێ لكن كان محمد هي محەممەدی معتدي خوا بەڕاستە والله محمد السلف يكتب لك من هي هذا بالذاتي زابوونە بڵێ نەیداوەتەوە بە جنابتان بڵای کاک محەممەد دەست بەکەوێت كان محمد كان محمد مخلصة بڵێ كان محمد مخلصة بكل ذاتي أمام كان محمد وەگەی خۆی هێویش من دورة العيب كان محمد أهلي عملني بڵێ ڕاستەوە كان يغلناك أهلي عملني ئەو سەردەمی کە ئەو لە بێژی ئەو هەڵاوگرمەی حیزب دروستکردنەوە کاک محەممەدتان لەگەڵ نەبوودنە كان محمد مان في مال قلبه ئەو چی هیچ أو في خوشبه كان محمد أهلي عملني كان محمد أهلي قصير كان محمد موقف ناكري كان محمد إنساني باشا كان محمد إنساني كردة إنساني باشا إنساني كصاحبي قصي خويتي أبي روكي شا بەڵێ ڕاستە روكا الآن قصيت في خرابة هذا بوي أكبيرة كان محمد ديار أوش بصايا أيك ثاني كان يعني هيش أوجي حیزبە دروست بێت باشە مامۆستا قرارەکە چ بوو قرارەکە و بوو کە حیزبێک بێت سکرتێر دفتري ما جبت زور موانق نبي زور فشرد نبي خرب خاطر شوارشي ويكوا وقي بريكي قشتي بي وقت يكتين اجتماعي آوابي خەتی خاتيكي قشتي بي خاتيكي فهم بي وهذا كان محمد هي بەڵێ تۆ شتەکانی موافقی بووی مامۆستا یعنی ئەو بەبێ مناقشە و شت نووسرایە حاضر بوو ئامادە بوو ما جلالي زور زو عقب قرد زور عقب قرد هاي كوبرا مخالفة هەویش کوشا شاو كاك جلال مخالفة هم جلال ناتواني كارتي هم جلال يقول الدعتني الشيء قاصر بيدي دي سشخص يقولك جلال أهواه لو من إذا من يقول توابزنا من لسر شەڕی براکوشی لا كل كتب الرسم كتب كلي أنا والله لبي والله بارتي خراب كلكم كاكتب الوطن من لسر وتوجو من لقى قوم روح حزب ديمقراطي وشوالبو أو هم شرم لقى قوم لك اللي تهنج من كل حزب ديمقراطي قوم دانش نهار عاجبو أو عشان جيت صفكوا ومسازبو لقى بارتي ما مجرات بكو خربونو أمن قطعنا ما يجمع دي قاسم لون وسيب القاسم لون ما رجعش فتل لسر من صابت بو ما امتلال حتى بمين أقول أو ما لقام يجيتي أتوش ولا لقام يبغى بيعرفه كاك هناك من ملاكم من الشر هناك عشان أنا عايش ئەبەت مامۆستا هەر کاک سەلا حەدەڵ دەبێ بڵێ یەکێت لایەک چاکە و لایەک خراپ جاب يد ڕگای بێ ئەوە گوێم لێ بۆ لە دەر دەگەن جاب من وانا من دلم اشتكى لك مدولة خدتي يكيتي لكلتا أو يكيتي لحيث سازمان وحكومته أودع الحق بارتنا حقا حكومتي من مالا حكومتي فردي حكومتك تبيعة شنشي أو خانوات حكومتي أنقدر تجدع الأجدل أو حكومتي حكومتي ديكتاتوري يعني مشي يكيتي لحكومتك كذا ودام زعني حكومتك مسحيقة مشي بارتي غلط أما بلام هل بارتي لو شرد أخرابه ختابارة ويكيتي بيه خطايا وهمنا حقيقي أوش بيوان شو كلني ويكيتيش دا إنساني بلا وزي لا بلا سني وقت أصلا أنا أما من حتكا
خەتی یەکێتیم پێ حەقا یەکێتی دەڵە پارلماندا بمەزرێ انتخابات ببێ پوڵەکان و لە اختیاری دەوڵەتدا بێت پێم حەقا انتخاباتیش ئەو پێ حەقا دەوڵەتە بێت دەوڵەت دەوڵەت من خەتی پارتی خەتی پادشایەتی و ئاغایەتی و دەرەبەجی و بە هەر مێرێک بچێت سەر حکومەت پێم وڵە من ئەوە دەڵم کاکە زەخواتی بەڵێن بەڵام ئەوەی کردگان ئەم نۆم پێ خراپە من ئەوشم پێ کەسە بخۆی عەقلی و ئامامی کە من پێش وایە لە ئەوروپا تۆ ئەو بڵێ غەیری خۆت خراپکردن هیچ نییە ئەگەر تۆ لەوێ بی بچی لەگەڵ پارتی قسە بکەین لەگەڵ یەکێتی قسە بکەین بەینێک لێ بۆت معلوم بێتەوە ڕوو بێتەوە یالا بشکی بڵێ وەڵی من مەسەلەکە ئەڵام من لێرەوە چ قەزەندێکی هەیە بچمە ئەو جەنگەوە زۆر بەخنێ لە من گرجارێکی تەلەفۆنی کرد ئاگاشم لێ نەبوو بە خوددایە من نامی کوێرم اشتباه کرد بە ئەوە یعنی ئاغلامێت دامش اشتباه کرد ئەمە شتێکی نەزانم چۆن ئیمزا دەکەم هێبزان بیخۆم مامۆستا مەسەڵ پیاوێکی و کەحمەد می تەلەفۆن دەکات دەڵەوە شتێکی وامان نووسیوە تو کوردی دەڵێ ئەمن چۆن خەتی وەدا ناکەمەوە قەت وەدا ناکەم كحمدني أما غني كان كنت أتيوبات أقدر واحد من إسرائيل ويجي كحمدني ممكن أن يجي بعد بيه كل ماشي بيه ما كحمدني إنسان سياسية يي أو شيء ممكن تو حق بيه كحمدني احترام مش ممكن من دعوة من كحمدني ممكن إن قبل من يجي ماشي شيء كحمدني أما كحمدني إنسان يخرب نازل يعني إنسان زينا ناسم هذا بوي أما بإنسانك نازانم ختم بوبتيشو راست تفرمي نازور راست إذا خطر خطي خوي خراب درسوز أنا خاصة خطي يقول من دركاو لا جاءونا أما من أكيد ما هيج وقت كعاص إنسان إنسانك والله بدي أخذ وأنا ما عندي أنا جاءونا أخباش تعاونا في هو السندني هو وزننا قضاء هو أمن أتوم خوش وهم أو إنسان جوانا لك أنا كذا اللي ماشي لختي كرداتي دار براسي أنا شو خوش برا بزنام يا ختي مخصوص ما فيش كرتوا ختي كرداتي بشتي هيتشي كرد أجل زور جدي شو زور راديكالي شو زور مخلصانه خاطرش حق جاتا شو مربوط شو أنا كردي تركي بتواني في كاكالا كردستاني تركي حكومة الدوس كازور باش أقل همو كردستاني شغال كحكومة الدوس كارباش يا مخصما لوني يا بدلين كل بيت الملة وبيت الدولة خلاص دولة محمد بن إسرائيل وانا والله زار واضر زار مطلقة أو يسمى شورى ينام ما بيته شوري نما غير إذا وصل إذا الآن جلوس يمركز كاك ما يقوطك تنزل اشتباه تنزل لا كان بوني من هالكسر كرد بيه بمنش مخالف بيت باشا مخالفتك إلا قال من يعملنا ناسي يا شي هي أما هو كل فيها يشاك ومن آوايا باش اشتغل بوتشوني كبير ترستا بوتشوني أنا أفراسي أما من بوتشوني خون ديارة من شيء على أولا جاء من أقصى ناحية لقد مقصي دورك وليش كتوها أوصل برني وكتب أو شرا جفاء يعني كتب وات كتب أي جان ما لنا كتب قال جي ما شفنا كتب دي نشوف مثلا بەڵام بیستم کە بگیان نەداوە بێتەنێوە تەلەڤیزیۆنەکەی کاک سەدا لێنە بابا و تەشریفتان قسەتان کرد ئەمن بەڕە لە بەڵام کاک سەدا ئیجازە نەداوە کاک سەدا لە ڕاهەڵەوەکەی بوو بەڵام ئیجازە نەداوە کە بێت لا کاکسەلاو لە هەر لەوانەیە لەگەڵ محەممەدی پێجوونی هەر لە وانەیە هاتوو بەو نیەتەی هاتۆتە بێلژیک کە قسە بکە بەڵام گوایە وانە بوو شتەکە ڕەنگە ئەمڕەتیان وڵایی بەحسە ئێستا دێنێ کوردیدا زۆر بەحسە باشە مامۆستاجان ئەمە پێم خۆشە پرسیارەکەم بەوەی ئیدامە بدەم ئەو ئاخر پرسیارەکانم ئەویش ئەوەیە کە دوایەوەی کە مامۆستا بزر بوو مامۆستا معلوم نەبوو چی بەسەر هاتوو تۆ
تۆ وەکو مامۆستا وەکو دەفتەریش چ شتێکی وەکو جگای بەقا و باوە پێکرا و بیستوی پێدیا زانی بێتت کە مەسەلەن لە چۆ تێدا چۆ یا چۆن تێدا چوو یا مەسەلەن لە دەوڵەتی عێراقی بە شتێکت بیست پێت یان دەوڵەتم نەبیست و غەیری ئەو مناشەزاری وشوی مناشەزار قسەمان کرد لەو کابرا پرسیوە ڕەنگێکی هێنا و بردوێتی نەشوێراوە هیچ بەڵێ حەتا ئەوش ئەمە من یەقینم هەیە کە ئاوا بووە یعنی تێدا چوونەکەی لە بەغدایە تێدا چوو تێدا چوونەکەی لە بەغدا کوشتیانە کە وەکو هەموو کەسێک بووم دەکەم خۆ دەوڵەتی باسی خۆ عادینی هەر کەسێکی پیان خۆش بێ زۆر مەسەلەکە ئاوا بوو ئەمە هەر پێشم وایە لەو ناحیەوە تاوەکان بۆ ناوەتەوە کێ ناوێتەوە من نازانم نێوی فەردەکە بۆ مسەلمی دەستی ئەوانی تێدا بوو باشە مامۆستا وەکو ئامۆژگاری وەک ڕێنوێنێک ئەوەی کەەوە دەبینیتەوە خەریکم لەسەر ژیانی پێدا بێم و ئەوانە چ شتێکی پێ وایە کە دەبێت ڕەعایەت بکەم دەوەدا چ شتێک من ئەو شتێکی لەسەر زۆردا بگرم دەزانین دەستی لە سوجا بگرێت ئەوەڵەن سعی بکە ئەو شتانەی کە ئەو نووسیوێتی لە گوار و فڕان و ڕۆژنامە و ئەواندا هەر چۆنی بێ لە ئارشەوی سووریە یا لە هەر کوێیەک لە عێراقە لە کرمام جلالی ئەوەی نووسیوێتی ئەوانە بۆ دەربخێ و دەرجیان بکە چونکە ئەوە زۆر مهمە و ئەوجا ئەو ئەندازەی کە وەزئی خانەوادەگی چۆن ژیانی کردو چۆنی خوێندوە چۆن بەڕێوە چوە ئەوە دیارە وەزئی ئەوەش کە لە کۆماری کوردستاندا نەقشی چ بووە لە کۆمەڵێکی کافدا کە نازانم کێ ماوە لەوانەی کە لەگەڵی بوون کەسیوان کۆمەڵێکی بۆ کاک سەدیق بۆی ژۆ ئەمری خودای کاک سەدیق بۆیش ئەمری خودای کاک سەدیقی یەک نەفەر ماوە کە زۆر نزیکە و جارێکی شم دیوە ئەگەر ناوت بیست پێ محەممەدی شاپەسەندی نەم بیست و نازانم وە بیست بێت چوو ئەمە ئەو مەسائلانە و ئەو جایە تۆ کەسی واتەن پێشک نایە کە مامۆستاشتی لە کندان هابێ مامۆستا قاموسەکەی خۆ دەبێت لە کندێکێکی دانابێ تا باسی عێراق نەڕوخێ زۆر شت هەر نابێ دەبێت ڕۆژێک باسی عێراق بڕوخێ بەغدا بکەوێتە دەست حکوومەتێکی دیکە جابشی ئارشیوەکان بگەڕێش زۆر ڕاستەوە حتا چونکە ئەو کەسانەی کە ئەوەشیان دەکرادا نایارن دەریخەن نازانم مامزرا بۆی باس کردی یان بەڵام هشتا چاری مفازەتەکە ئەمنی بر لەگەڵ خۆی لێ بە ئاشکرا باسی کرد لە سەرمیزی شامی پێ فڵان کەسە و لەگەڵەوە کوتی کابرا کوتی ئەو مفاوەزادە پێ بگە هەموو شتێکت دێختیاردنی جا ئەوە دەبێ حکوومەتی باس بڕوخێ ئەو وەختی شت دەکرێ تۆ ئەمە یەک شت بکە حتا ئەو قسانێک کە منیش بۆم کردووی هەر کەسێک بۆ دەکا تحتی تەئسیری قسەکان قرار مەگرە بینشی خۆت لێکدانەوەت لەسەر مەسائلەکان چونکە تۆ ئەگەر شت بنووسی بتێ بڵاوی بکەوە دەبێت جەنبەیەکی عیلمی بێت نابێ هەر لەبەر ئەوە من کتومە فڵان شت ئەوە تەواوە ممکنە من اشتباهم کردێ ممکنە نەوەیەک غەرزڕانیم کردبێ ممکنە نەوەیەک تند ڕۆیشتوم سووب ڕۆیشتوم ئەو شتانە دەبێت لێکدانەوە دەبێت لەسەر شت هەر کەس بینشێکی مەسەلەن من بینشێکی خاصمێ لە ڕووی بینشەکەی خاصی خۆمەوە قسە دەکەم کابرایەکی چەپ لە ڕووی بینشەکەی خۆیەوە قسە دەکەم دەبێت تو ئەووەڵەن گەڵاڵەیەکی وا بگری هەمووی پێکەوە خەڵ بکەیەوە مەرتەب پاشان ئەگەر بکرێ لەگەڵ چەند نەفەرێک ئەهلی بینش ئەهلی ئەوەی کە شت دەزانم بنووسن دەبێت چەند نەفەرێک گەڵاڵەکەی وڵی خۆی حکومەت دامناوە مەسەلەن کاک نوشیوانی عەزت دەم کاک محمەدی مەلا عێزەتی عەزت دەم مامۆستا براییم کوتی بۆم بنێرەوە بۆ دیار بەڕاستی جائیدی خۆ ئەوە کە پیاوێکی گەورە هەیە
تبي مخالفين زر اللي قوري كينادا أكا كسيك بلا ما أصلا زبيحي وايا خنات وانا بلا خرافة أو جا زور كسي بو شار نوي أو شتاني كردوتي تعريفي دكا كاكا تبو أو سياسة شيء رازة فميورا باشا ما مستعم برسالك بلا أين أو برسالة بلا مام زلال يشكر لإبراهيم أحمد يشكر لا ما مستعم لا علاش شكر أو كابراد دجايتي توندي لقل بتايبت قاسم لوي لقل حزب الديمقراط آية للسروي بوكا كومالا كان يتيقدابو يا في أمناكري أو بيتر رام دو آخريان دا بسياستي روش أو بول لقل جماعتي كردي إيراني هر نقون جاو كابراد سما مصطفى إبراهيم أحمد يكشك لشتكاني كزور بفخر وباصي لكاو دله تاقشتي ما مصطفى زبيعي هيبو ئێمە هیچمان نەمان بوو ئەوە بووکە و کوردایەتی بە معنای واقعی دەکەوەکو بۆ خۆت فەرمووی وەکو وەختێک هاتە کلمە بوو بە ئەندامی قیادی پارتی چوو بۆ سووریا بوو بە ئەندامی قیادەی پارتی لە ئێرانیا هەر ئاوا بوو بەڵام لەگەڵ کوردی ئێرانیا لەگەڵ حزب دموکرات نەبوونجا حقیقت وایە حزب دموکرات پێوە و بەشێکە لە حزبی توودا دموکرات وا بوو الديمقراط تا أو دوایانش شاخە بوو لە حزبی توودا وەک حزبی شوێ عێراقە باشە کوردستانێکی شاخەیەک بوو حزبی دموکرات قاسملو ئەگەر لە تارانە هاتەوە لە سابڵاغەنان خۆی دەشاردەوە فعالیت سیاسی دەکرد حزبی توودا ناردبووی دکتور ماموانێک صادق وەزیری کە أو نادي بلانجي افتخار صار وزير أغلب دلا جاوا لو كيش كبيني خوش ولا يقول أو بروردي الاستخدام عمل نعرف ما صار الله حزب تا قاسمونا توصل الله حزبي كل تود مانك ديمقراط باش يقبو شاخيق ولا حزبي تودا راس الفيلم ما مصر زبيحي أواني في كل نبو في صادق نبون وأوجه أوهم وبتفتي أوان لد كردستاني عراق ديان نقل يك نازل إيش بتفتي كان بسريع زرياني أحمد توفيقي زرياني كاك سليماني كاك اسماعيلي كنا نجراني هر خدي كريم حسامي لقال يي بارتي لقال الدكتور قاسم لوي خوازار شد وانا هموي حزبي ديمقراط ندكرام چونکی بینشەکە و مەشیەکەی هەم لە حیسی کوردایەتەوە غەڵەت بوو هەم لە حیسی تشکیلاتەوە لە حیسی پاژی و سەداقەتەوە حزبی دموکرات ڕۆژێک سەداقەتی تێدا نەبووە یەک ڕۆژ ئەوەی خۆنە دووارە دەڕێ کوژێنەوە كونغريس شعب بوبا خدت بوبا حزبي بوبا حزب دكتور قاسم نقشي باش بروك حزب مراد حزب درست هو قد ما مراد وانا ويايا بوبا حزب او وقت شرب شكل من حزب منع الله دكتور شرف كندي قاسم جماعتي زور نقشي قولها بروك حزب مراد دور الصورة حزب راسا فرهنگی توده هنو حزب دموکرات دهربو بلام جوجان خستو لباري اما لباري تشكيلاتي ولباري اوه سر بخوبونو وقل لك الحزب الشيوعي راح كده اوه شو تاريخ حزب الدموكرات فنانوس كذا بلام هو نكتيكي بزالي بما مصطفى يتشك لأنداماني كوني كومار وني يتشك لكاردستاني أصلا وكل لو جماعة وكوان أوارد دروات الدنيا لباتي ويك اللي قال وان كافكا تسيد لقى أخي ما صدقي كرد بو ما صدقي سيدي شوراني بو سيدي منع مصطفى بو مرواية سيدي أو جناح الارتجاع وكون فلسطين تشيوعيته ما صدقي كل جهاله مقابل يسكت لا أزال بدي أو مصطفى هيش شوية ده حزب الديمقراط أو
الآن لها وقت باشترا باش مام سلام پرسیارش کە بکەم باتەوەجە بەو هەموو دۆست و دوژمنەی کە هەیە ساڵی 58 کە هاتەوە دۆست شێبووی خۆ زەبیحی فقط دوژمنی نەبوو مثلا مامزرا دۆستی بوو زەنهابتانەوە دۆستی بوو مامۆستا شەزرارەوە دۆستی بوو نیە بەڵام شکستی خوا هاتنەوە شکستەکەشی بوو بە باعیسی مەرگی وەنێ پێ دوایە شکستیوی سەر تا سەر زیرەنگی دوژمنەکان بوو نە دۆست ئەوەدام دۆست دوژمنی بوو یا ئەوەی کە خۆشی بۆ یەک بەڵێ بۆ یەکەمین جار لە ژیانیدا تووشی هەڵێکی سیاسی بوو مامۆستا زەبیحی مامۆستا زەبیحی بوو ئەو کارێکە دیان کە بۆ ئەو کار نەدەبوو مامۆستا زەبیحی ئینسانێکی بوو کاری سیاسی کاری موسیقی کاری ئەوە نەبوو ڕابطەیەک چەت کاکەوە گەورەترین هەڵەیە کە کرا ئەوە ئەو مەلا ئەڵڵا ئەو قسەی زۆر زۆری گەورە کردەوە ئەنەجا ئەو بەڕازی نەبووە یانە ئەو کاری ئەو نەبوو کاکە کاری مەوەسەبی کاری سیاسی کاری مەوەسە زەبیحی هەر کەسە شخصیت و بلیبەتی لە یەک ژیاندا هەیە مەوەسە زەبیحی قەدی مەعلومەت فەنیەکان شتوێ قەدی وەرێ بەربەرەکانی هیچ وەختێ غەیری بەربەرەکانی قەڵەم و سیاسەت بە ڕۆژگاری لەگەڵ کەس نەکردو ئەو هەموو شەڕە لە کوردستانی عێراق واسەن لە هیچ شوێک وەک ئەمە بەبیر و باوەڕ و قەڵەم شەڕی نەکرد و مبارزەی نەکرد هێنان ئەو کارە کاری بینە ئیجتیماعی گەورە ئەوە بوو کە نادیان بۆ ئەو کارە ئەوە ئیجتیماعی گەورە بوو وە بەڕاست ئەوە نەفعەیەکی دیکەشم بەتۆز ئەسقزان کە نیان پرسی والله خەتای مامزراریش تێدا بوو خەتای خۆشی تێدا بوو خەتای هەموو یعنی وەرە بۆ عەمدی ئەمە ئەسڵی بیر نەکردنەوەکە زۆرتر لەوەدا من خەتای مامزرار زۆرتر دەبەر ئەوژی مامزار وای تر بوو مەوەسە زەبیحی وەلێ ئەسڵەن کارەکەش ئەو جێڕای بەڕاستی ئەما بەڵام مامزار خیانەتی کردو نا ناخێدا ڕاستەوە ئەوە سیاسیش غەڵەت بووی سیاسیش غەڵەت کار ئەو نابێت دەبوو یەکی بێ لەو کەسانەی کە حەزبی دیموکراتی ناتەنچێکی جۆر دەگرتن و باشان دەبوو ئینسانێک ببێ مەوەسە زەبیحی ئەو ئینسان نەبوو ئینسانێکی مەوەسە زەبیحی دەبوو بیهێنی کاری سیاسی پێ بکەی کاری کوردانی پێ بکەی کاری موسیقی پێ بکەی کارەکەی ئەو کەم ئەو کارە مەوەسە زەبیحی ئەوە نەبوو بچێ لەگەڵ دەوڵەتی بەعس تەماس بگرێ و ئەوی ئەو هەموو ئەسلحەی بێنە و ئاشکراشە تومیوی دەدەی مامزراری مامزرار دەوری خودی مامزراری پڕە لە پیا خوراند کوڕکاکە هەم مامزرار بوو خۆش قسە لە چەڕانەوە خۆی ئاخر نازم سەریان بۆمبەرێنن نەکردی سەیزادە ئەنی ناتوانێت شوکە خەتای بچوو هەرچی ئەمە دیارە کۆمەڵمان پێ دەکرد بەڕاستی پۆشمان دێنە خۆ پوڵە بەرەبەر دەکات پۆشمان دێنە کاڵچنەوە دەکرد مەسیحەشمان دێنانی مامزرار مەسەلەن هیچی دەچوو بەحسی منی دەکرد باسییان لەگە فڵان کەس کوردی گوت با وەڵا هەمووی دەنا بە خەڵکی وەختا هێندەی لاوە چاکە داخرا ئەوە دەبیسترێتەوە دەهاتن بۆ بارانیان کردینەوە دوو نەفەریان لێ کوشتین باران لەسەر ئەو بوو لەسەر کێ بوو هەجی دیموکراتی لێ گوت حەقی بووە ئەو ڕۆژەی پاسداریش و مامزراریش لێ بوون کاتی بۆ باران ناوایە ئەوە زەعفێکی گەورەی مامزرارێکە دەڵێ ئەسەن شت ناشارێتەوە ئەسەن لەنێو یەکێتیدا شت شاردنەوە نییە ئەم بینێکی لەڕانێ بوو پیاوەرە بچوو ئەو بەندەنەی خانم وایە وەرگەلە کوتمەڵانە کوتم پێشنەکەی یەکێتی لێ ڕوشێدی میوانی من دەبوو لەچ نەگەن لە هەموو کوێنەوە ئەو شلەکەم فڵان کەسی من وای خزمەتکردی وای خزمەتکردی بوو کوتم دەوڵەتی عێراق نایدێ بوو باران دەکاتەوە هەر لە ڕانێدا نەچوو نیەکاریان نییە نانیان ناخێت وڵا خۆم زانم مامزراری
مەجێش لێ نەخێر هیچ شکنجەوەدانە چونکی راپۆرتیشان زۆر لێ ئەمەدا کەوە ئەمام جەلال داوای خۆشکردنەوە کوڕکاکە جیان دەکرد تۆوانت بیستۆتەوە مامۆستا چی کە راپۆرتەکانی تۆش داوە باش وەختێک لە تویان دابێت کاکەوە بەسەری تو فتنەکەش زەبیحی ئەوینی ئەوان سەردەمە فتنەکان بە زەبیحی دەزانین دایان خۆ زەبیحی دەزانێت ڕێگایکردنەوەی عێراقیەوە نەخێ بزانە بۆ خوا ڕێگان کردبەوە هاواریشیان دەکرد ئای بەسی و ئای بەسێ دوو کاریان بۆ دەگرێتێ بۆ کە ئێمە نەوێرین ئێمە لە کۆمەڵەوانە ڕێگەمان نەکرێتەوە بۆ نێو باست و بەعزیە بناسە بزانە غەیری حیزبی بۆکراکەزێکی دیکەژەوەی و جەماعەتی ئەو ئەوانەکانە هەمومان متهم بکەن بە بەسی و ئەوانە چۆن خوان بۆ ناخۆ کاکە ئەگەر ئینسان خراپ بوو خۆ فکر ناکەی چۆن خراپ دەبێت تەسەوری ئەو دەرمان مستاخ شتێکی دیکەشێ دنیا حیزبدا خۆ خۆشتێکە نەشاراوەتەوە ئەوە بوو کە حقیقەتەوە کە دنیا حیزبدا ئەندامانێکی زۆر بوو کە تەواصل لە بەعسێ بوونی و کردرا بوونی ئەو وەختی شتەیدا کاکە خۆی کاسمی بەعسێمان باشە مامۆستا ئەمن جوانێک بووم ئەو دمی ساڵی 60 کەچوون بە ڕابطەی خارجی کۆمەڵێ پاش دوو ڕۆژان غەفارێکە بوو لە ماوەتی ئەمنی گرت و زۆری قسە پێ کوفم و زۆری دڵخۆشی دامەوە کە تۆ دەتوانی وا بکەی وا بکەی و ئەمەش ئەومان دەیویست بم باشە بۆ ئەمن وەختێک بۆم بەسای خۆم دیوە باشە خۆ خەڵکی دیکەش ئەوە 20 ساڵ ڕابطەیان کاکە قسەکردن زۆر زیادیە هەموو کەس زانێت جەران چۆن ئایبی سیاسەتی ئەوەیە چونکی هەموو کەس قسەی ڕاز ناکات و ئەگەر هەمووش قسە ڕاز نەکەن ئەو قسەی ڕاستیشی دەکەی بۆ خەڵک هەر حزب دموکرات حزبێکی خراپە ئەلان ڕەنگە چا حزب لە تووری تاریخدا حزب دموکرات حزبێکی سادە قوڵاق نەبووە بۆ خۆشانی نەبیەکدا لەڕاستەوە نییە ئەلان کەمزانە هەرچی دەڕوا لە حزب کتێبێک لەسەر حزب دەنووسێت خدا غەزەو لێگرێ لە حزب ئاوا خراپە چۆن تێنابووی یەک کتێبی دەنووسێت چۆن تێنابووی دەڵێ ئێمە بۆیە فڵان کەسمان دروست دەرکردووە قاسملو وەڵا ئەوە جاسوسی وڵاتستان بوو پاشان دەڵێ بۆ نەهێڵەی دەڵێ وەڵای سوی ئیستفادە دەکات دەڵەکان لەسەر توان دەرکردن دێنم هەموو شتێ دەبارەی یەکدان دەڵێ ساک دەزان یەک بێئەخلاقە یەک جاسووسی یەک ئەوەیە یەک بەعسی هەمووی وەڵای هەمووی دەڵێ ئەمە راز ناکە هەمووش راز بێت نەخۆ بەڵام شتی ئەمە هەیە وەڵا من دیتوومە من ئەشخاصم دیوە کە لە حزبی بەعس عێراق هاتووە ئەفسەر بووە ئەفسەری کورد بووە یەکەمێکێکی هاتوو یەکەمێکێکی وەڵا دیومە لێ بەحس کرا ڕۆژی کێسکەڵامە چوومە کە کاک فەرێدوونی یەکێکی لێ بوو مەقەڕەکەی نەسبی بوو ئەمە چوون دیدەنی بکەین وەڵا لێ بوو بەحس کرا کوتی وەڵا زۆریە جاسوسی دەکەین کوتیان کۆمەڵەوەتی تمام استاذ ضمن والله أمن حفتيك لما ودنا ما أو حفتي أو شو قصير يقول كله بخداي همواني خلق كدوا أمن يبدو دفع شو ما كركو بلى سيجمني شو دفع بلى كان دكتين بوه يجي خبر معي باش كنت ما على مناسان ما هو يفتقوا يسقط مثلا لا انتظاري اللي هي ما مستاذ شغل لا زور خلص بوفارة كان بتشي لما عبد العلي خلص والله أخي شيء قلص إمام جلال يشبه لطفل غلط شيخ جلال والله إمام جلال غلط شيخ جلال من بخوش من جمع أصفاد هو تجرب مش من أصفاد ما شيخ جلال الله يحيي أي شيء هذا خلص بو لا زول في ذا اتفاقا أبو شهاب يش من قلبه لا ايش كسي أبتا أو نقطة خود جرات يصير تجي سككان لا بلام يكون استاء أعوان دبي يك حفته أمن لأنه بدأ أبو منزلاني بي فقام النابا نشنا أصلا الشيخ جلال والله اشتباهي أول كرد إمام جلال هات لدري دوسي أصحاب لدري هو نجو أو ليش ليش من أصفار؟ شو
شلون مام جلال هاتوتەوە دووسێ ساڵان لە دەرێ بووە چۆن دیدەنێکم لێ دەکرد تەمام جلالشم ڕاستپار پێشم گوت ئەبەرێکی تەلەفۆنی دەکرێت دیمە شەو بوو تۆ بەشە جار بینت هەیە تۆڵا ئەمە شەوە نەگوتم جار چۆن دەکرێت ئەلئانیش کاکسرا چوو تەلەفۆن ڕاستپار بوو ئەنا جێن ناکەی وەڵایی دیارە خۆ من مام جلال دۆستم خۆشەویستمە دەلاش برامە نا والله حقی بەشێکی حقیان بەدەستە بوو چونکە مەسەلەن تۆزە گەورە بوونەوە مامۆستا ئەمن بخۆم لە خۆم دۆست من هەموو دۆستی نزیک من بەڵام مهم ئەوەیە کە پیاو گەورە بووە خۆی لە نەبووە بەڵام بدی گەورە بوونەوە جەلات وڵای من خۆی یەکەم خۆش ڕێگەڵاتی ئانشم پێ چاترا پارتی بەڵام جژمناتی پارتی ناکەم هەتا پارتیات پیوا من مخالفم پێی ئەوە وای ئەمە من ناچم جەنگەوە لەبەر ئەوەشە بەڵام یەکێتی تەواو نییە ئێستا بڵێ بارەی مندا چۆن دەڵانەکە بەحەز دەکەم وەڵای یەکێتیان وایە توێ زەنافتانی خۆش دێ مامۆستا ڕیسکتدانێ ینی ئەوەی کە حتا ئەگەدەنی یەکێتی تا مەسەن چونکە جەماعەت دەزانم مام جەلال زۆر دۆستی جەنابکانی ئەوەیە کە مامۆستایان خۆش دێ ئەوە هیچ قسەدانێ بەڵام پارتی وڵا خۆشین هەیە حزبی دموکراتیش بەشی دووەمەکەی باشتر بۆ نسبەت جەناب حزبی دموکراتیش بەشی دووەمەکەی باشتر بۆ جەنابێت ئەوان مثبەتترن و ئەوان بەڵام بەشی ئەوەڵە ناوە ئەمە لەگەڵ سیامەدی چوینە لەبەر دەچی مەقڕە نایان کرد فەرمووش لەگەڵ سیامەدی مەین شمارێ هەرچەند لانی ساری علاقە دەکەن دەپازم بشەیە کەمانگێک دەبێ ئەمە حزبی دموکراتی پێم کردوێ ئەو خۆی دافعەتان زۆرتر لە خۆی جاذبەتان خۆی جاذبەتان نییە ناتوان جەزبی خەڵک بکەن وەڵای من پێم خۆشە ئەو شتانە باش دروست بێ شەوجار زۆری پێ کوتی وڵا شەوزەلا بەشێکی بۆ باسکردن و بەشێکی بۆ وانەکردن بەڵام جەلال چی دەگوت مام جەلال وڵا ئەو قسە ئەوەی کە هیچ شکی لەوەی دانا نابوو کە مەسەلەی کوشتنەکەی بۆ سابەت ئەو مەسەلە ئەوەی لێو لای دانا لە بەشی ئەوی دیکەدا زۆر باسی ئەوەی کە هاتێتەوە نێو ئێمەوەکو ئەندامێکی قیادەیشی کرد و مەسئولی کەرکووچێ بوو ژیانی بە دەورانی شەستەکان و ئەو دەورانی پارتیدا ئەوەی بۆ باسکردم بەڵام کچی ئەمن ئەگەر بهێ لەسەر زەبێتی بە تەواوی بنووسم دەبێت لە 100 لاپڕە بنووس ئەو دمی ساڵنیەک لەو پێشکەم لە خزمەتی بوو کتی بڕۆ من بۆت دەنێرەوە ئێستاش ئێستاە لەبەر شەڕی نێوخۆ بەر نەکەم بەڵام ئەگە ئەو بێت وەڵاوە شتێکی باش دەبێت لەو بەشی ساڵانی 60 و تێبێکی خۆشی نووسیوە شتەی سیاسی ملاعەڵە دوایە بۆ ئەو قەناعەتانە گەیشتن چونکی بەڕاستی پاژۆی کە چووەوە لەگەڵ شێوجەلالوانێک بوون و چکارەوە بێ ئەمن ئەرتباتم لەگەڵیان نەبوو هیچ تا پاشێژەلالم بۆ بووتی دوان درێنێک کرد کە تۆ چۆن هاتووی لە پاژۆی بۆ نمایندەگی من چوو ئەو هەوەلۆ تەعتە بە من نەوەختم چەندانی ناچەمان لێنە من فکر دەکەم غیری ئەبوو شابێکی جگەیەکی دیکەشەوە ئەسەن چکی دیکان وەرگرتووە یعنی ئەوە بۆ یەکێتی کۆمەڵە من بۆ خۆم بۆم بردن یعنی بەشی کۆمەڵی ئەزراقەکەمان بۆ بردن ئەزراقەکەی ئالانمان هەم بۆ بردن بەڵام ئەوە دوایە بوو زۆر دوایە متەوجه بووم متعصبەکە شەرماوە بۆچی ئەوش هیچ فەرقی نییە كذا أبو حسن بقمو شو يا دور ميرة ديم بله وأنا قلت تبعني كشتيانا شنو من دعوة الأواري
لەرا کوڕی مادیە بوون مناشە جەلال زۆر یارمەتیدان بەڵێ زۆر زۆر کۆمەک پێکردن نەروە لەدەسان تو ئاگاداری کە حامید بەگ لە سابڵاغەیە سریکی فدایی گرتی سابڵاغێ نە کتابی سابڵاغێ نیم هەر ئەوە ئاگادارم کلاس نەوەڵڵا حامید بەگی جوان ڕوویە نا لە سابڵاغێ ئاگام لێ نییە چونکە سریکەکان گرتیان سریکە ئەکسەریە ئەکسەریەکان کوشتیان بەڵە سریکانیش کوشتیان وانەی کوشتیان ئەوڵای ئەقدامیش گویا دەستی بۆ لەوەدا ئەوەی من بیشتووە نازانم ڕاستە حامید بەگ خست ئەندامی دەفتەری مامۆستای بوو زوو ئارەکەم شێبجەلال ئەوی جەماعەتێکی پێکەوە نابوو لە دەوری بەنی جوان کاکە ئێمە خاڵمان بوو شتەکە زۆر زۆر بکەین هەمووی تێک چووە هەموو حەسی کارەکانمان زۆر ناوەڕەتە بوو بەڕاستی وڵا ئێستا حقیقەتەکەوە کە دەبینی پێ ئەو خەڵکی پسپۆڕی کە دەبێت لە دەورتان ببێت نەبوویدی هەر خەڵکەکە بووە بەڵام هەر کەسە کارێکی تایبەتی بووە هەر کەسە بۆنێتێکی تایبەت ئەسڵان خەڵکێکی مخلیص نەبوو بەڵام کە کار بوو کورد و بۆ من بکانە نەبووە هەمووی لەلاوە دەنێردرا بۆ ئەوان کار بکاو ئەمە ئیشتیبای گەورە ئەوە بوو ئەمن زۆر درەنگ ئاسان ئەم مەسەن مامۆستا من بۆ خۆم دەبین مەسەن جوانێ بووم پێم وابوو بسە کاکەی میدانی شەر تاوا دەفتەری مامۆستایە پیاوێکی باشیش بوو ڕێکوپێ کوانە بەڵام هەو نەبوو باشە کاکەریم ئەگەر ڕۆی پرسی خۆدا حەفزی لە من نەکرد نە مەسەن لەگەڵ تۆ نەبوو مەسەن کاک ئەحمەد یا ئەسکەندەری هەروە ئەسان هەموو یعنی قسەکردن لەوەی ئەسان لە ڕەنج دیانەیە پێ بڵم چونکی شتەکە هەمووی لە ئەوڵەوە تا ئاخری غەڵەت بوو غەڵات شت ئەگەر ئەلان هەتا قسەی لێ بکەی بۆ خۆت زۆر مقەسیرتریدا جا لەبەر ئەوەی من پێم خۆش نێتەوە بارژێ من هیچ شتێکم لەوە پێ ناخۆشتم نییە ئەتۆ هەربوو پێم کوتی خزمەتی خەڵک بکەی باشم کابرا پاژەوەی کە کاری پێت نەما تێت ڕۆ بێ بۆ ئەوە لە کۆڵ بێتەوە بیانون بوو دەستکە هەر ئەو جەماعەتێک کە لەگەڵ ئەوە تێبەردا و ئەسەن بۆ کاکەوە لە تەریخدا ئەسەن ناپیایی وە بئەخلاقیەوە بئەخلاقی مامۆستا بئەخلاقی دەویست لە تەریخدا ناتوانی شتێکی وان دروست بکەیت یعنی هەرچی من قسەی لێ دەکەم پێم ناخۆشە بزانم ناخۆش بوو خ دەورانێکی زۆر زۆر ناخۆش بوو دەی دەکرا زۆر باشتر بێ دەکرا زۆر دەکرا زۆر موەسیربی زۆر موەسیرتربی لەوە چەند ڕێگەیەکی دروست دەکرا جاوە تازەی چ قسەکردن دوای ئەوە کە لە خەسارەت تەجربەت وەرگرتووە هیچ نییە ئەلئانی ئەگەر نایری لەگەڵ دوو نەفەردانیشی قسە بکەی دەڵێ معلوم فێڵم لێ دەکات بەداخەوە جەماعەتێکی زۆر هاتن لەو ساڵانی پێشوو کە لە سلێمانی بوو مەڵا وەرە شتێکی دروست دەکەین و فڵانە دەمەخدا کاکە دەستم بە پۆلوس و تاوە بەڕاستی یاڵە من ئەلئانیژەکە کەسێک دێ دەڵە باش شتێک بکەین حاضر نیم بۆ خۆم ئەگە بە تەنها بتوانم قسەیەک بکەم تەسیرێکم بێەوە دیکەم ولا وڵا شانسەکەمان وەسارەوە دێک کە وەزعەکە بزوونێکی تێکچێت لە سەر ڕات تێک بچێت ئەو دەم دەکرێت مەسەرەن جەنابتان شتی گەورەتر بکرێت جەناب ئەو دەم بەڵام ئێستا لە ئوروپای ڕا بە قەولی زنە خۆتان ویا لە کوردستانی عێراقی ڕا فەرقێکی وا ناکاڵان فەرقسی چییە حزبی دموکرات ئەو هەموو ئینسانە گەورە لە دەستداوە هەر وە دوێەوە کەوت خومینی حەقی بداتە خۆی چی نەدا هەموو پیاوە گەورەکانیشی بە کوشت ئەو شکستە شکستی یەک نەفەر و دوو نەفەرنی هەر لە ئێرانێ ئۆپۆزیسیۆنی ئێران لە مقابل جمهوری ئیسلامی لە شکستی خواردویت بەڵەوە زۆر بۆ چونێکی ڕاستەوە یەک و دوو نین یەک و دوو نییە جیهات یەک نییە و دوو جیهاتیش نییە ئەما لە کوردستانە گەورەترین زەربەی کوردستان ئەو بوو کە ئێمە ئەو کەسانەی کە لە دەستی خومینی هەڵدەهاتن ئیمە نەبوون باشمان بۆ کردنەوە لە باش خۆمان کرد ئەوە یەکێک لە هەڵە گەورەکانە کارانیش کۆڵی نابینەوە هەبوو دامانەوەیە وەڵا مەگەر ئەوەی کە هەرێکی گشتی دووبارە عمومی بڕوخسێ و ئەو دارەکانە پیاو بتوانێ نەهێڵە هاوسارەکەی بەدەستەوە خۆی بگرێت
دەنا تازە نە بە کۆمەڵی نە بە حیزبیشت هیچ ناکرێت. ئەو سەفەرە لە کوردستان ئێرانە گەشتین بێ دەبێ حرەکەیەکی میلی بێ غەیری حرەکەی میلی شکستە بڵێ کە پارژ من لە پەیامێکی کە بۆ جێژی نەورۆز بۆ جێژنی ڕەمەزانم نار کوتم لێرە بۆ ناوە دەبێت دەرز زۆر بڕین هیچ کەسێک غەیری خۆمان نەکرد وەڵای زۆر بۆ چینێکی درستە وەڵای 100 جارم چنیەوە بە خۆم داوە کتومە ئەو شانەم بشکێ لە ئیندرقاشی لە قەرە قشلاغێ ئەو مەسئولی حکمەتەمان پەڕاندەوە پێم نەکوتم باوەڕکە 100 جارم ڕەبی شان بشکا بێ ڕۆژی ئەوەڵە پێم کوتم لە خۆراسانەی بوو هاتن پێم کوتم مایکە نیشتوا دەکەم من و کەریمی ئەفسەر و جەماعەتیشکەینە من ڕۆژی ئەوەڵە ئەمری شمام جەلالیش لەسەر ئەوە متحید بووین کە خراپ پێشمان کوتم زۆرمان نەسیحەتکردن بەڕاستی من ئەوەندەی نەسیحەتی کۆمەڵام کرد بۆ کە مەیکەن ئەوانە مەیە خۆم لەوەدا خۆم بە ئەوانێک نازانم ڕاست دەکەم وڵاوی هەموو دەزانن هەموو شاهیدی ئەوەن کە جەنابتان پێ ناخۆی بوو زۆر پێخرا پێشم کوتم چونکیدەم زانی سەر باشە مامۆستا خوان بۆ ڕەخنەیەک لە خۆیان نابنست ئاخر چونکی هەنووز نەگەیشتوونە و قەناعەتە ئەخ باشە خۆ سەیبراهیمیش و کاک عەباس دەزانن چی ئیشتبایەتی گەورەیان کرد بۆ ئیشتبە بۆ ڕەخنێکی لە خۆیان ناکرد وەلای شتی وام بیستوە شتی وا دەجێتنەوە شتی وا دە ساڵانەی ئاخرێدا کە چۆنیان ماڵی کۆمەڵی فرۆشتووە کە چۆنیان هەڕاست کردو چۆنیان تاڵان کردو خۆی خرای پێ ناکەن مەسعودەوەیشیان نەدەنیەوەیان بردووە باشە مامۆستا جان زۆر مەمنونم لە وتوێژەی زۆر خۆش زۆرم پێ خۆش بوو من ئاسان کە تۆ ئەو کارانت هەموو کردم جەوا بوو زۆر کەمت کردووە کەچی ئەوەی کە تۆ کوردی ئەجگار زۆرە وەڵای کردومە دەبێت کۆ بکرێنەوە ئەم باوەڕە زۆر پێ خۆشە زۆر سپاس زۆر نەمدەزانی ئاوا بۆ دوو شتەکە کەوتم و فەعالی و چونکی بیستم بوو بەڵێ وەڵای من یەک هەدەفم هەیە ئەویش ئەوەیە کە واقعیاتی تاریخ بۆ میلەتی کورد بۆ دوا ڕۆژ بۆ منداڵەکانی من ڕوون بێتەوە هیچ دیکە فقط تعریف و تەمجید نەبێت فقط قارەمان بەڵێ مامۆستا زەبیحی ئەوەی کە هەیەتی خۆی باشە ئەوی خەڵک پێک نادەنا نووسراوەی زۆر سەیرم لێەوە دەستخستۆ کە کەس نەیدیەوە مەسەلەن عام بۆم دەرکەوتۆ کە دە ئەسڵدا دەمەتەقەی باپیر و باعیس ئیوێ دە ئەسڵدا دوایە مامۆستا هەژار ئیدامەی داوە بەڵێ بەڵێ ئەگەر شتێکی گیر کەوت باشتر دێڕازاندەوە بەڵێ ڕاستە هەمیشە مقدارێک قەتی خۆی دەستکەوتەوە نامەیەکی زۆر جوانی خۆیم دەستکەوتە بۆ کاگەمیری حەسەنپووری نووسیوە نامێکی زۆر تەواو ڕۆژنامەکانی نیشتمانم دەستکەوتەوە ئەو مقدار کارانەم کۆ کردێتەوە یەک دوو نووسراوەی زەمانی شەستەکان لەسەر عەبدولکەریم قاسم دیارە مەسەلەن یەکێک لە ئەگە پیاوە بڵێ هەڵەی سیاسی یا دووبارە وەکو جەنابەت فەرمووت کە پیاوە زوو بە کەسکەیەک بۆ مەلە دەکەوێت مثلا زۆر بە بەژن و باڵی عەبدولکەریمی داهات مثلا زۆری بە شان باڵی دام لەوەکە دەبێت پاشە دەورەکە بکەیت لەو دەورەی پێشوو نەجات بۆ عەبدولکەریم قاسم ئاوا لە کورد هاتووە پێشێ ئەوە زۆر کەس بە خوێنە هەم کتۆ خوێنەی چی نەکرد وای ڕاستە نا وەڵا ئەوەندە مەسەڵەن بەتەوەجێ بووم هەمیشە ئینسانی سیاسی شرائطێکیدا کەسێکی پێچاکە ئەگەر خزمەتێک بە کورد بکات نسبەت بەو نقطەیە خۆ پێغەمبەر کردی ناکات جا پاش ئاخر سەفەر چۆتە لەندەنیا ئەدی لەو سەفەرەی ڕاڵ تێدا چۆ ئەدی نێوی دیار نییە زۆری پێ دەڵێ کە ڕۆژنامەیەکیان هەبوو ئەو دەم چریکەی کوردستان کە لەوێ کار بکەن بۆ خۆیان ژووری داوەتی بە قسەی نەکردەوە چۆتە وڵاوە وڵی وا بوو مامۆستا زەبیحی بە قسەی کە خەڵکی نەدەکرد ئینسانێکی باش بوو ئینسانێکی مخلیص بوو وڵای سودان مادیارە بوو هەر قسە هاتنی بۆ کوردستان و ناردن دەبۆکرد مام جەلال بەداخەوە وەختی ئێمە زۆر کاڵ مام جەلالی زۆر بەپەلەوە نازانم ئەو دەمی لەبیر بەڵام مام جەلال جارێک بەدزی نردی بە دوایدا
ئەمە چوم لەگەڵی لە ماڵی ئەو کاک سەعدەی مامزرا لێ بەدزی لێ ئەمە چوین کاکسات پیاوێکی باش بوو منە کاکسات کورد داوافی کاتەوام تازە زۆر مخالیفی ئەو حرەکەی چەپ و ئەو شتانە بوو منە زۆر شتێک دیگو سەر ناکەوێت منە دێوە دوو لە قسە هەمووی چەپ بوو ئەما من چەپم پێ خراپ نەبوو خۆم چەپ نەدەناس چەپم بەعقیدە خۆم ئەم پێم وا بوو نە کۆمۆنیست ئەرش کۆمۆنیزمی بوو کۆمۆنیست نەبوو پێشم قەتم لەسەر بوو من چەپم خۆشتر دەویست لە سەرمایە ڕاست بکەم جاوای ئێستاش وایە زەخ ئێستاشی نە ئەرش عقیدەم وایە سەرمایە جێتی خڕبێتەوە پێم گەڵۆ وایەتی درۆ ناکەم لەوە نا ڕاست زۆر ڕاستەوە بۆ چونێکی دروستش ئێستاش ئەمڕامی ئێستا ئیسانی چەپم خۆشتر دەوێت لە ئیسانی من پێم خۆشە جامعە وا بێت هەموو کەس بشی یاڵم دەوڕە من نەبێت من ڕفاق و هەموو ئەفراد جامعە باشە جامعی سوێدی خۆ عەم بنێوی جامعێکی چەپ مەشهورێتی چەپ پیشە بخۆت داوای ئەشتێکی ئام پێ خۆشە مخالفی نیم و مخالفی ئەو فەقیری لەو ڕۆژانەدا قسە کراوتم زۆر لە سوسیالیزم دوور نەکەوتم شتیان تۆ مسلمانی وتم حەزەتی عەلی دەڵا ئەگەر فەقیری ئینسانێک بایە دەم کوشتە بینم دەبێت سەرمایە بۆ وەی خزمەتی خەڵک دەبێت ئەما کۆمۆنیزم درۆ دەکات ئەسەم مەکتەب نییە نەخێت کە شکستی خواردی خۆ خۆی قسەی دانیتی شکستی خوارد تەواو ڕۆژ قەبرێن درایت ماڵی گورباچۆف یاوەدان بێ گورباچۆف وەتەنی خزمەت خانێک بوو خەریک بوو بڕ بخێ گورباچۆف پەلەی کرد لە تێکدانەکە ماڵی یاوەدان بێ من ئەوانە کۆکەمەوە زۆر زۆر مەمنون مامۆستاجیان بەڕاستی زۆر شتێکی خۆش بوو وڵا خۆ دەزانم مامۆستاجیان ئە لەوەش خاتر زەبە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر پێت خۆش بوو ئەگەر لەوێ لای ئیستیفادەی لێ بکەنی منیش لەوەی بکەینە باش من ئەوە کە شتێکی واشم نەخوت و کۆڵەر نە وەڵا هیچ فەقەت ئەگەر مەسەلەکە دیتنی ئەوەیە هیچ بەشەری خودای نەگوێی لێ دەبێت نەدەیبینێت پێویستیش ناکات شتەکە توانی ئیستیفادەی لێ بکەین ماڵای ئەشویدی لە ئەوانە نانهێشت ئەوانەکە هیچ ڕاستی کۆمەڵە و حتى مامزراجی دوایە کوتی وەڵی تێکیاندا من ئەوەیش وەختی کوتبووی یامەی بۆ خۆشم دەدێ کوتی وەڵی تەوانوا بۆ خیانەت بە فەردێک لەبەر خاتری سازمانێک بکەین کردنە کردوهاش هەر کردیان باشە بۆ دەوێت بزانن کە ئەو سازمانە 100% ڕاستە داهدوهاش کردیشیان درۆیان نەکرد موسى زبير أصلا مخالف بمشي موسى زبير باش نسر سيري بخالي ما نسر أو بيشي كمون كان بعصيب براستي لا والله عادي باش أي سي لا بيشي دبر أول شو ما موسى زبير مخالف مشي كومرضي مخالف كومونيزم عيش بوها ممكن بيتيجي دخل من خوشکە زای بووم ئەمیش کۆمەڵە من پێی دەوتم لێ کورد منداڵ بازارە دەکات منداڵ بازار یەکشتی دیکە پیان وا ئەگەر ئەوە دروست بێ خەتێکی سوۆم دروست دەبێت ئەمن لە کۆمەڵە دوور دەکەومەوە بۆ خۆڵام کۆمەڵە بەتەنها دەمێنێتەوە تا ئەگەر من ژەڵم کۆمەڵە زۆر زوو متلاشی دەبێت ئەوە بکات دەقیقەن ڕاستە پێیان وا بگەتە لەگەڵ کۆمەڵ دەبی کۆمەڵ لەبینی کۆمەڵ لەبینی چی ئەوجا خەتێک دروست دەبێت غەیری خەتی حزبی دموکرات و غەیری خەتی کۆمەڵە ئەو خەتە بەندە دەبێ و کۆمەڵە ئەوانیش وەبنەوە کاریا وەک نازانم چی کۆمەڵە بێ حاڵی بوون کاریا بۆ کۆمەڵە دەکرێت و کاریا بۆ من نەدەکرێت باشە مامۆستا کە لەوەن ئەحمەدی ئەسکەندەری و فاتحە هەر ئەوان بوون ئەوە درۆیە ئەوان بە ئاشکرا بوون ئەوان بە ئاشکرا بوون ڕاست ئەوان ئەمە ئەوانی دیکە فێڵیان لە من دەکرد فێڵیان توزانم تازە خۆشتەکە گوزراوە هەرچی بێڵی
نادرستە باشە مامۆستا پرسیارێک هەر بۆ تاریخ بمێنێ قەت کاک ئەحمەدی کاک فاتر لە کردنەوە دایان کدام ئەندامی کۆمەڵی ئەتۆی نەدەزانی ئەندامی کۆمەڵ من نەمزانی ئەوە نەمزانی هەواداری جا ئەمە یەکشیش بزانە خزمەت کاک فاتح و ئەحمەد لە عەینی حاڵدا ئەوان زۆرتر تاریان بەوەندە کە تەقوانی تاری ماز یعنی شتان دەنووسین تاریخ کاری دەکرد ئەوان هیچ نەدەکرد کاکە غیری ئەو بە کۆمەڵە هەڵبڵێن غیری ئەو بە نزیک بچن شتەکان بە کۆمەڵە ڕابگەن ئەوی چێ نەدەکرد یعنی هەموو هەواداری کۆمەڵە و لاهەنگری کۆمەڵە بوو ئەمە ئەحمەد بوو باشە مامۆستا بۆ نزیک لەو کۆمەڵەیەکەوە بۆ ئەوە ئەخە کاکە ئەی بەخەوە ڕگایەکی نادرستەکە بۆ ئەوە کە ڕابید منێڵ من لە کۆمەڵە دوور بکەومەوە بۆ ئەو بەنەفعی کۆمەڵەت من ئیسیسمار بکەن بۆ هەموو قسەکان شەکەم گوزەراوە ئیشتیباهێک بوو کە ئەوانە لە دەوری من خەڵکراوە بوونەوە بۆ ئەوە من لە حەزبی دیموکرات نزدیک نەمەوە هەر کەسە هەر مەلام دەهات دەرگیان دەکرد خۆیان دێت ڕۆژە دوێ بێت هەر ئینسانێکی باش دەهات تیای هەڵدەکێڵا بڕووە ئەسان تو بۆ شتەکە یعنی هەموو شتێک دەفتەر و هەمووی ئیشتیباهی بوو ئیشتیباهی مام جەلالیش ئەوەڵەوە دروستی کرد پێوا بوو ئیستیفادەی لێ دەکا پێوا بوو شتێکی وا مام جەلالیش تەرەفداری لە کۆم ئەو وەختی کۆمەڵە خۆی مام جەلال ئەوە ماوەسی بوو مام جەلالیش بەزێک دەهەمی بوو تەرەفداری لە کۆمەڵە شتەکە هەمووی دەستەمەندی بوو دەستەمەندی سیاستێکی غەڵەت و سیاستێکی غەڵەت مام جەلالیش دوایدا پەشەمان بۆوە کە زۆر لەکە من ئەڵبەتە زۆر شتی دەگوت هەتا ڕۆژێکی بە منی گوت ئەو قسەی مام جەلالە کوتی فڵان کەس دەزانی ئەو جەماعەتە کە لە زۆر جیا بوونەوە کۆمەڵە واداریکردن بۆ کارەکەن کوتی ئەوانە ڕۆژێکی هاتن لای من کوتم احتیاجتان نییە ئەمە کوتی نەخێر احتیاجمان نییە وەڵام لەوێشتمان زۆر هێناوەی تیش کۆمەڵە بە خێومان دەکەن زریانی گاپگەی دەفەرمی کە لە کەرێزە بوو کوتی جەلال بەم نی بوو کوتی ئەو کۆمەڵە تاریکی کرد یعنی ئەوە بوو خۆی مام جەلال سزینی سابڵاوێ 7 ساڵ لەوەی پێش تۆش دەبێت هیوار بوو بێت مامۆستا بوو وڵای من ئەوە سووتان نەبوو ئەو سزینی خاڵمە ئاماری سابڵاغی ئەو زەمانی 1299 بەڵێ مامۆستا جەنابتان سندت ئەمن وانەکەم ئەمن 1301 2 ساڵ ما بأصل شناسنامە 306 شەستانە درێنم بگەمە بسەربان مامۆستا جان بەتەمای سەفەر و شتیاوە نییە ئەو قەدرەی واجان سەفەر نییە کوردستانەکەم زۆرم پێ خۆش بۆ ساڵ سوبامەوە بەڵام تۆ ڕێگە نییە ئەبوو شەهابیش یەکجاری تەلەفۆن کردو لێوەڕا لە تەلەفۆنەکەی مام جەلالی ڕا وڵا ڕێگام هەیە بێمەوە بە مەلا حەسەنی بۆ مەعادەم باتەوە بەڵام پێم خۆی نەبێ بەغدایدا بێمەوە بەغدای خەش لێ بەسرامە مامۆستا زەحمەتە بەڵێ